تعبیریت لە نیگارکێشانی مۆدرنی باشووری کوردستاندا نوێترین کتێبی هونەرمەند و نووسەر و ڕەخنەگر وەهبی ڕەسوڵە. ئەم کتێبە لەلایەن دەستگای چاپ و پەخشی سەردەمەوە لە شاری سلێمانی بڵاوکرایەوە و کتێبەکە 185 لاپەڕەیە. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمان دەربارەی ناوەڕۆکی ئەم بڵاوکراوە نوێ دەداتێت. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سڵاوتان لەبێ. سەوسان ئێمە ئێستا لە گەلەری هێساین لە شاری سلێمانی. دیارە ئەم گەلەریە تایبەتە باکارە هونەری و تابلۆ شێوەکاریەکانی هونەرمەند و مامۆستای گەورە مامۆستا وەهبی ڕەسوڵ. بەڵام ئێمە ئەمڕۆ لێرە قسە لەسەر بەرهەمێک یاخود کتێبێکی نوێی مامۆستا وەهبی ڕەسوڵ دەکەین کە بڵاو کراوەتەوە بە ناوی تعبیریات لە نیگارکێشانی مۆدرنی باشووری کوردستاندا. من گفتوگۆی زیاتر دەربارەی ناوەڕۆکی ئەم کتێبە و بیرۆکەی نووسینی ئەم کتێبە لەگەڵ مامۆستا وەهبی ڕەسوڵ گفتوگۆ دەکەم. مامۆستاگیان سلااوت لێبێ بە ئەرێکنەبێ بفەرمیتێرە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. مامۆستا وەهبی بەردەوام لە خەمی هونەرایە بە تایبەت هونەری شێوەکاری وەک دەزانرێ ساڵانێکی زۆرە تۆ ئەزمونێکی زۆر باشت هەیە لە بواری هونەری شێوەکاریدا. بەڵام جیاواز لە هونەری شێوەکاری چەندین کتێبت چاپ کردو و بڵاو کردوتەوە. پێمان خۆشە باسێک لە ناوەڕۆک یاخود بیرۆکەی تعبیریەت لە نیگارکێشانی مۆدرنی باشووری کوردستاندا بۆ بکەی. بەڵێ سەرەتا بە خێراتن سپاس بۆم دەرفەتە. ئەمە چواردەمین کتێبی منە کە ناوەڕۆکەکەی پێکاتێ لە سیمینارێک کە ساڵی 2006-2007 لە خوێندی ماستەرەکەما کردومە. بەڵام لە ساڵی پارەوە ئەو کاتە بێگومان بە عەرەبی نووسی بووم. لە ساڵی پارەوە هەستان بە سەر لە نوێ وەرجێڕان و دەستکاریکردن و خستنە سەر و زیادە خستنە سەری کە بە پێی ڕوانگە و بینینی ئەمڕۆی من کە پێویست کات و زارور بێ کتێبەکەم کردبەوە بە کوردی وەکو لێکۆڵینەوەیەک بابڕین ناوم لێنا و چاپم کرد لە 4 هونەرمەندی کوردستانی باشوور بە تایبەت شاری سلێمانی نمونەکەوە گیراوە. 4 هونەرمەندەکەم کرد بە 7 سێ لە هونەرمەندە گەنجەکان کە تازە هاتوونەتە ناو بواری تعبیرە دیشکردنەوە و ئەزمونێکی باشی بەشی خۆیانیان ڕاکێشاوە کە ئاڵێم گەنج لە نەوەی دوای ئێمە تقریباً کتێبەکە سێنەوە لە خۆیان نەگرێت لە هونەرمەندە تعبیرەکانی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی نەوەی پێش ئێمە و ئەو نەوەی ئێمە و نەوەی دوای ئێمە ئەم سێ نەوەی گرتۆتە خۆی. تعبیرێت لە نیگارکێشانە ئێمەی کورد وەک خۆمان وەکوونەتەوەیەکی ڕۆژهەڵاتی ڕابردوێکی تایبەت و قوڵمان هەیە لەگەڵیا لە ڕێیچیەوە ئەوی لە ڕێ یەکەم شارستانی میزۆپۆتامیای دوور کە ئێرە زێدی شارستانێتەکەی بێگومان ئەو کارانەی کاتی خۆی کراوە هەمووی هەڵگەری سیما و خەسڵەتی هونەرێکی تعبیریانەیە. دووهەم هونەری دەستنووسەکان بۆ نمونە دەستنووسی خورشید و خاوەر کە جێڕاوەی مەلا نور عەلی کەنۆڵەییە ئەگەڕێتەوە بۆ سەدەی 18 ئەوەش ئەو ڕسمانی کە تیاکراوە لەگەڵ دەستنووسی شتری خورشیدی خاوەر یاخود دەستنووسی شیرین و خەسرە و دەستنووسەکانی تر هەمووی ئەو کارانی کە تیاکراوە بە جۆرێ لە جۆرەکان جۆرێک لە هەڵگریان تیا هەیە بۆ هونەری تعبیری لە ڕووی تەکنیک و شێوازی بەجێهێنانەوە بەڵام بە ڕوانگە و ڕوئایەکی تر. دوجار یەکێکە لە ژێدەرەکان هەر لە کوردستانە و لە ژێدەری خۆجێی خۆمان بۆ هونەری تعبیریات هونەری میلی و هونەری هونەرمەندە خۆڕەسەکانە. هونەرمەندە خۆڕەسەکانی ئێمە وەکو سمە بولبول وەکو حاجی خانم وەکو فایزە عارف وەکو خاتو زین لە سنە ئەمانە هەمووی کاریان کردووە کارەکانیان بە شێوەیەک لە شێوەکان لە ناو هونەری تعبیریە بابڵین حساب ئەکرێ و ناوزە دەکرێ. بەڵامە گوتم بە ڕوانگە و ڕوئایەکی تر کە تایبەت بخوانە بەڵام ئەکرێ ببنە ژێدەر بۆ هونەرمەندی ئەمڕۆی کورد لە بواری تعبیریە کە سوودمەندیانەوە. گەرچی هونەرمەندی ئێمە ینی زیاتر ڕوو لە ڕۆژئاوا ئیشی کردو و بە کاریگەربوون بە ڕۆژئاوا ئیشی کردووە کەمتر ئاوڕیاوەتەوە لەو نزیکانەی خۆی کە ئەمانەش بۆ خۆیان ژێدەرێک و سەرچاوەیەکی زۆ گرنگ و پێویست و ڕەسەنیش پێگەهێنن بۆ کارکردنی هونەرمەندێکی تعبیری و کارکردنێکی تعبیریانە. لەوێ من ئاماژەم بەوەیەوە بەڕاستی باسی تعبیرێتم کردووە لە پێش تعبیرێتە یعنی لێرە و لە خۆشی لە ڕۆژ ئاواش خۆشیە کە تعبیرێت ڕەگوڕیشی زۆر قەدیمە تا ئەچێتەوە ناو ئەشکەوتەکان یعنی مرۆڤی سەرەتایی لەگەڵ مناڵ کە دوو سەرەتان مناڵ سەرەتای مرۆڤ وەکو تاک
مرۆڤە سەرەتایەکانی ناوەشەکەی و سەرەتایی کۆمەڵگەی مرۆڤایەتیە بەگشتی هەردوو ئەم دوو مناڵیە دوو سەرەتای جیاجا و زۆر گەورە پێگەهێنن بۆ هونەری تعبیری چکە کە دەستیان بردووە تعبیری ئیشان کردو مناڵ هەرکە دەست ئەبا ڕسمەکە تعبیری ئیشەکات تعبیرێتە کە تایبەتە بەخۆی وەگوتم جا ئەمانە هەموو لەو شتانن کە لە ناو کتێبەکە ئاماژەم پێداوە دواتر هاتوومەتە سەر تعبیرێت خۆی وەکو بنیادی فکری و فەلسەفی دوای وەکو بنیادی تەکنیکی و شێواز ئەنجا هاتوومەتە سەر مێژووی هونەری تعبیری لە ڕۆژئاوا بەڕاستی دەرفەت نەبوو لەبەر هەندێک باری تەندروستیم لە ڕۆژهەڵاتیش باسی کەم و بە تایبەتیش لە کووردا باسی کەم ئەوە ئەکرا ینی فراوانتر بێ بەڵام وەگوتم تەندروستیم و باری بە تایبەت چاوم ڕێگری کردم دوجار هاتم وەگوتم ئەم بەرەنجامانەی لەم گەڕانە هەزری و ڕوئیایی و تەکنیکە کردومە لە ناو بواری هونەری تعبیرێتە بێم پراکتیزەی کەم و بەسەر هونەرمەندە کوردەکان لەو سێ جیلە لەو سێنەوەیە لە بەرەنجام و ئەنجامەکانە ئەوەم دەرخستووە کە هونەرمەندی کورد کە هونەرێکی تعبیریانەی ممارەسە کردووە بایی چەند و لە کوێ و لە چ خاڵێکە و بە چەند و بە چه ئاراستەیەک لە هونەرمەندی ڕۆژئاوایی چووە لە چیشە لەو جیایە ئەمەش دوای بەرەنجامێکی زۆر تایبەتی پێ دەرهاتووە کە لە کتێبەکە خۆی بەڵین باس کراوە خراوەتە ڕوو کاتە ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەم بیرۆکەیە لای تۆ دروست بێ و ئەمە بکەیتە کتێبێک و بڵاوی بکەیتەوە بەڵێ ئەوە هۆکارێکی سەرەکیش ئەوەیە هونەری تعبیری ئەتوانم بڵێم پشکی شێری بەرکەوتە لە ناو هونەری شێوەکاری کوردی لە کوردستانی باشوور یعنی هونەرمەندانێکی زۆر دەستیان بۆ بردووە یا ئەوە تا دەستیان بۆ بردو بەردەوام تیا ئیشەکەن یا ئەوە تا لە قۆناغەکانی کارکردنی خۆیانە ئەزمونیش بێ کاریان تیا کردووە یا ئەوە تا لە سەرەتای ئیشکردنیانە دەستیان بۆ بردو کاری زۆر ناوازە و تایبەتیشیان تیا بەدەست هێناوە یا بەدی هێناوە ئەنجا بڕین گۆڕاندنێک ڕوویاوە لە کارکردیانە بەرەو تعبیرێتی تەجریدی یا بەرەدوایی بەرەو ئەبستراکتی تەواتی بەڵام گرنگ تعبیرێت لە هەموو حاڵەتەکانە پشکی شێری بەرکەوتووە هونەرمەندانێکی زۆر هەن کە وەگوتم پراکتیزەیەکەن لە ناو هونەری شێوەکاری کوردیە مامۆستا بەڕێستان ئاماژەتان بۆیە کە چەندین لێکۆڵینەوەش لە ناو ئەم کتێبەیە بوونیان هەیە بەڕێستان هیچ پشتان بە لێکۆڵینەوەکانی دەرەوە یاخود هونەرمەندانی تر بەستووە یاخود بە تەنها لێکۆڵینەوەکانی بەڕێستانە بێگومان لێکۆڵینەوەی کەشیتایە بەڵام لێکۆڵینەوەکان جاروایە لە کوردستان نەکراوە لە عێراق کراوە ئەمە بێ لەو سەرچاوانی کە لە دەرەوە هێناومە یا سەرچاوی تری بە زمانی ئینگلیزی و زمانەکانی کە هەندێک سەرچاوش کە بە عەرەبی بوون ئەمانە هەمووی لە کتێبەکە سوودیان لێوەرگیراوە لە سەرچاوەکانە ئاماژەی پێدراوە کە کاری لەسەر کراوە زۆر بە وردی و بەڵام گرنگ چییە خستنە سەر و زیادەی ئێمە لێرا چییە من لە دوجارە چیم وتووە و لە دوجارە چۆن ئێمە خۆمان ئەگەینە پێناسێکی تایبەت بۆ هونەری تعبیری و هونەری تعبیری لای ئێمە چ گۆڕانکاریشی بەسەرهاتۆ ئێمە چۆن ممارەسەمان کردووە ئێمە چۆن بەخشیمانەتەوە بەدیهێنانمان تیا کردووە ئەمە خاڵە گرنگەکەی بەڕاستی چکە ئەگەر وانە بێ ئەوەی ئێمە ئەیکەین هەر نەقڵکردنێکی کۆپیکردنێکی گواستنەوەیەکی داتای معریفێ لێرە بۆ ئەوێ جا سەرچاوی عەرەبی بێ ئینگلیزی بێ توێژینەوەیەک بێ لێکۆڵینەوەیەکی تر بێ گرنگ لێوە هێنانی بۆ ئێرە ئەمەش شتێک نییە ئەمڕۆ لە دنیای ئەمڕۆی بەرفراوانی تەکنۆلۆژیا شتێکی قورس بێ منیش نەیکەم ینی خوێنەرێکی هونەری شێوەکاریە خوێنەرێکی هونەر بەگشتی ئەتوانێت خۆی لە ڕێی نێت و لە ڕێی زۆر شوێنیکەوە ئەم شتەی بەرچم بکەوێ کاتە کێ سوودمەند ئەبێ لە خوێندنەوەی ئەم کتێبە ئایا خوێندکارانی زانکۆ یاخود پەیمانگا ئەتوانن سوود لەم کتێبە وەربگرن وەک سەرچاوەیەک بەکاری بهێنن بەڵێ بەگشتی خوێنکاران ئینی ڕۆشنبیری و هونەر بەگشتی خوێنکارانی نێو هونەری شێوەکاری بە تایبەت و بە تایبەتتر خوێنکارانی پەیمانگە و هونەرە جوانەکان پەیمانگەی هونەر جوانەکان و کۆلێژی هونەرە جوانەکان و زیاتریش ئەتوانم بڵێم خوێنکارانی ماستەر و دکتۆرا بۆ ئەمە زۆر ئیسفادەکەم چکە شەقل و شێوازی کتێبەکە ڕاستە لێکۆڵینەوە ناوناوە بەڵام بە شەقڵێکی ئەکادیمیانە کراوە ینی توێژینەوەی لەسەر ئاسی توێژینەوە کراوە بە شێوازی توێژینەوە کراوە نەک بە شێوازی کتێب بنووسرێ ئەوەی بینی لە ینی نزیکە لە تێزێ لە نامەیەکی ماستەری پچکۆلەوە بەڕاستی ئەم کتێبە ماوەی ڕۆژەکە بڵاو بۆتەوە لە ئێستا خوێنەران دەتوانن لەکوێ ئەم کتێبیان دەست بکەوێت و سوودی لێ ببینن
کتێبەکە لە دەستگای سەردەم کتێبخانەی تایبەتیان هەیە لە دیوی پشتەوەی خۆیان لا تەنیشتەکان باڵین کە زوو پێشتر چاپخانە گەورەکان لەوێ بوو لەوێ بە داشکاندنی لە سا 20 کتێبەکە دەزەکەوێت بۆ خوێندکاران بۆ خوێنەران بە گشتی ئەتام چ لێوەری بگرن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا وەهبی ڕەسوول کە خاوەنی کتێبی تعبیریەت لە نیگارکێشانی مۆدێرنی باشووری کوردستاندا ئەم کتێبە لە ئێستادا لە دەستگای چاپ و پەخشی سەردەم دەست دەکەوێت هەر خوێندکارێک یاخود هەر خوێنەرێک خوازارە ئەم کتێبەی دەست بکەوێت دەتوانێت لە دەستگای چاپ و پەخشی سەردەم ئەم کتێبە بەدەست بهێنێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.